بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشخەڵە باڵگرە تیژڕە و بەهەستە سوورە سواری کۆمەڵە. بینەرانی خۆشەویست 36مین ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵەتان لێ پیرۆز بێت. خۆمان بە بەختەوەر دەزانین کە لە ڕێگەی تەلەڤیزیۆنی ئاسمانی ڕۆژهەڵات تیڤیەوە لەمە بەدووە بۆ پێشکەشکردنی بەرنامەی زامەکانی کۆمەڵگا لەگەڵتان دەبین. من مهدی قودوسی. بەڕێزانی بینەر من شیوارە دەوێڕای هاوکارانم لەمە بەدوا ڕۆژانی یەکشەممەی هەموو حوت و یەک لەگەڵتان دەبین بۆ باسکردنی مژار و بابەتەکانی پەیوەندیدار بە ئازامەکانی کۆمەلگا. کێشە و گرفتی کۆمەڵگای ئێمە واتە کۆمەڵگای کوردستانی ڕۆژهەڵات زۆر پرسی جیاجیا و بابەتی جۆراوجۆری لە خۆ دەگرێت. یەکێک لەو کێشە و گرفتە سەرەکیانە نەبوونی کار و لە ڕووی ناچاری پەنابردن بۆ کاری مەترسیدار لەوانە کاری کۆڵبەری و کاسبکاری لەسەر سنوورەکانە. ڕێژەیەکی بەرچاو لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەت شارە سنووریەکان کە پێک دێن لە مناڵانی 13 ساڵان تاکو و پیاوانی 6 ساڵان و هەروەها ژنانێکە سەرپەرستی بنەماڵەکانیانن بەهۆی نەبوونی هەلی کار و بۆ دابینکردنی بژێوی ژیان و دەستخستنی بڕە پوڵێک ڕوویان کردوتە کاری کۆڵبەری و کاسبکاری لەسەر سنوورەکان. کۆڵبەرانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەڵگرتنی کالا و کەلوپەلی بازرگانان بە کۆڵکردن یان بە کەڵوەرگرتن لە ئاژەڵی بار هەڵگر لەسەر سنوورەکانی نێوان کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باکوور و کوردستانی باشوور دەیان گوازنەوە لە بەرامبەریشدا بڕەپارەیەک وەرەگرن کە دابینکەری بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان نییە. هەر لە پەیوەند دەگەڵ پرسی کۆڵبەران و دۆخی کۆڵبەران و کاسبکارانی سەرسنوور ڕپۆرتاژێکی مەیدانیمان ئامادە کردووە کە پێکەوە دەیبینین. نەبوونی هەلی کار و سەرچاوەی داهات لە کوردستانی ڕۆژهەڵات داڕمانی ئابووری ئێران بەگشتی و دابەشکردنی سروەت و سامانی ئەو وڵاتە لە بوار و شوێنە ناپێویستەکاندا و هەروەها ڕوانینی ئەمنیەتی کۆماری ئیسلامی لە هەمبەر شارە جیاجیەکانی کوردستان خەڵکی هەژار و کەمداهاتی ناوچە و شارە جیاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵاتی ناچار کردووە بۆ دابینکردنی بژیوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان ڕوو لە پیشە و کاری مەترسیدار لەوانە کۆڵبەری بکەن. بە گوێرەی ئەو هەواڵ و زانیاریانە کە لە میدیا و ڕاگەیاندنە جیاجیەکان گوێبیستی دەبین، ساڵانە ڕێژەیەکی بەرچاو لە خەڵکی هەژار و فەقیری ناوچە سنووریەکان کە بۆ دەستخستنی بڕەپارەیەک ڕوویان لە کاری کاسبکاری و کۆڵبەری لەسەر سنوورەکانی نێوان کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور و باکوور کردووە دەکەونە کەمینی هێزە ئەمنیەتی و ئینتزامیەکانی کۆماری ئیسلامی و بە بیانووی گواستنەوەی کالای قاچاغ تەقەیان لێ دەکەن و ساڵانە دەیان کەس بەهۆی ئەو هێرشانەوە دەکوژرێن و بریندار دەبن. بە وتەی چەند کەس لە کاسبکاران کە خەڵکی گوندەکانی سەر بە شاری مەریوان و لەسەر سنووری تووتمان سەرقاڵی گواستنەوەی کەلوپەلی بازرگانان بۆ ئەم دی و ئەو دیوی سنوورن بەهۆی نەبوونی دەرفەتی کار لە کوردستانی ڕۆژهەڵات و تەنانەت لە پارێزگا و شارە فارزنشینەکانیش ڕوویان لەو کارە کردووە و ناچارن کاری لەو شێوە ئەنجام بدەن. ئەوان دەڵێن ئەو کەلوپەلانەی کە دەیگوازنەوە لە پێداویستیەکانی ڕۆژانەی ژیان و هیچ زیانێکی بۆ کەس نییە. ئەو بڕەپارەیەش کە بازرگانان وەک حەقدەست پێیانی دەدەن زۆر کەمە و سەرەڕای ئەوەی کە بەشی دابینکردنی پێداویستیەکانیان ناکات هەرچەند مانگ جارێک پێیانی دەدەن. ئەمەش لە حاڵێکدایە کە کارەکەیان زۆر مەترسیدارە و هێزە سنووریەکانی ڕژیمی ئێران کەمینیان بۆ دادەن و بە شێوەی ڕاستەوخۆ تەقەیان لێ دەکەن. بەخوا حەودانەکشمەی من دیکار گەنێشیکە نابێ ئەویت نەوەڵان یەکی شغڵ چێکیت ئەچی مڕداری
نا والله لە شار دەری شارە ناچی لێ شاران چیەکەین وڵا ژینە و شارانە نا والله ئیش کووە ئێستا دێک کارێکی بکە مەجبورە ژیان حرەونە ئیشێک مەجبوری کە بیکەی بارێ ئەمە 20,000 150 کیلۆنین ئالە وڵاخانە بارێ 20,000 یێرانی وڵەکەیشی گشتی قەرزە ئەمە 5 مانگ ڕایە پڵمان پێ ئەویش بە زۆر کار نیە تر مەجبوری بی 2 هەفتەی هەم لەگرا بە تاڵم ئیمڕۆ مەشکراوەسە ئەو جادانە نەماڵیاوە ئاو بەلۆدر شۆفوە چییە وڵاگە ژیانمان بەرواناتی مۆرا بە وڵاغاری ژیانمان کامەستنەوە وڵا دەیتر مەجبوریە نان بەرە وەڵام مشکڵە ئایتر ڕۆژ ئیشە ئەشتی ئێرانە وڵاتەوە من ئێرانە گشت دەی کاکە ئیش نییە چبی بۆ عێراق ئیشکەی لە عێراقیشە خۆ ئیشەکەی سەر نیێستانە و قوربانیان لە ئێرانە ئیش کەمێ وڵانیە ئاچێ دەی نییە ئیشەکە نییە کەمە هەیە کەمە ڕۆژە 30,000 و 40,000 هەیە زۆرجار تەقەی هێزە ئەمنیەتیەکان کوژران و برینداربوونی کاسبکاران و کۆڵبەرانی بەدواوە دەبێت ئەو کاسبکارانە دەڵێن کە بە کاڵگوەرگردن لە ئاژەڵی بار هەڵگر کالاکان دەگوازنەوە بەڵام هێزەکانی ڕژیم تەنانەت ڕەحم بە ئاژەڵەکانیان ناکەن و دەیان کوژن ئەو کۆڵبەر و کاسبکارانە دەشڵن کە ئەگەر بگیردرێن کەلوپەلەکانیان زەوت دەکەن و پاش ماوەیەک بەسەربردن لە گرتوخانە دادگایی دەکرێن و بەدانی جەریمەی 300 بۆ 400,000 تمەنی و بەدانانی وەسیقا ئازاد دەکرێن ئەوان گلەییان لە ڕێکخراوە و کەسایەتیەکانی داکۆکی کاری مافی مرۆڤیش هەیە و دەڵێن کە بۆ لەبارکردنی ئەو دۆخەی کە تێدا دەژین و کۆتایی هێنان بە کوشتنی کۆڵبەرانی سەرسنوور کارێکی ئەوتۆیان نەکردووە و بڕوایان بە کاریگەربوونی هەوڵەکانیان نییە ئێمە لە ڕووی ناشاری ڕووەکەینە سەر سنوور ئەڕۆین قاشا خەڵەگرین ئەی بینەوە کۆڵ بێ بەهێزتر بێ بە وڵاغ بێ ئەی بینەوە ئەوانیش نامەردانە ڕێمان پێگرن و ئەمان گرن یا تەقەمان لێەکەن یا بارەکەمانەکەن زەبتیەکەن یا هێستەکەمانە کوژن ئیتر ئاو بۆ شێوەی ناڵ ڕێگەی دیان لێ بڕین و لە لای خۆشمان کار نییە بۆیە ڕوومان کردوەتە ئێرە ئەگەریش بین ناشار مەجبورین بە دزیەتی یان بە خاشاخی یان بە زەحمە دێنەیەکرا ئەگەڕین وەختی وا هەیە ئابم شاخ و هەرداکە ئێوە ئیبینن ئەوانە ئەششینە ناو ئەو بەفرە ئەمجا بڕۆینەوە بەو شێوەیە ئێمە ژیانمان زۆر ئایسە ژیانمان زۆر سەختە 150 کیلۆ لە وڵاخە داماوە بەنا ئەم بەفرا و سەرماوە ئیمکاناتی نییە ئەم مەرزە و ئەی بەرە هەڕەش خۆش جار وایە کە ئەڕۆنەوە ئەگیرێن لەم سنوورا و ئالێوا و ئەمجا ئەمە ژیانەکەی ئێمە لێرا و خەریک حەماڵین و هیچی شێتر نییە بیکەین و ئەمجا ئایتر هەر ئابەمەوە مەشغوڵی ئەگەر ئیشێتر وایە نەهاتی یعنی بۆ ئەمە کە بیکەین جار وایە بارەگرن جار وایە کە ئەڕۆیتەوە بۆ ئەو دیوە ئەو گرن ئەگەر تووش و بن زانیان بۆ و نەگیرای تەقە و لێەکەن و وڵاخە کوژن و لە ئەستۆی خۆتە ئەیسادە تارە بڕێ بکوژرێی بچی بەسەر میمە هینی خۆتە ئاراڵە جای وایە هێسرە کوژن لەو ڕێە وەڵای ڕێکخراوی سادە خۆ تایارە هەچی بڵێ پیان ئەو هیچی بۆ ناکات و ئیسادە چەنێ لە خوارەوە لەم لا لەولا خەڵگەرەڵێ ئیشمان وەکە هیچ دیار نییە و هیچ ئیشێ ناکەن بۆ ئەم خەڵکە کامیان کردووە وڵات تا 100 جار بۆ لێرە کە بوویتە سەر خاچی خرتاوێ 1000 بەتۆی سەرات و کابرا چۆن نەبوو بەرە وڵا بووە لە ژیانی مای ژیان لێرە فرێت ناخۆشێتەوە بینی لێرە ئەمە ژیانە بێت ئەمە ژیانێ چی بکەین کارە ناچارێکی مەجبورێ کارێکیشی دێرە بکات نەخۆ کارێزە کۆشم نەڕەوە دێ لێرە کارەکە نەکات چی بکات هیچ ژیانێکی پێ ناکرێت لێرە ژیان لە مەڵەکە بکەیت هیچ کارە مەجبورێ بێت لێرە حەبیش کوژێکە مەجبور بێت داها دێران و بوجێران چی دێت کێی بات میشە لەژێر بەدبەختی و ئینە بەدبەختا بێت چیەکەیت بریندار بخ ناتێشتی بۆ ئێران شێ بچی بۆ لێرە چارەسەری کە جەریمە شتەکەشە بگرن لێرە سەر سنوورە
300 400 جەریمەتەکەن حاکی ڕۆژێکی کەمی داخن بۆ خەڵکە خەڵکە گەرکی بچێت ماڵە زیندەیکە نیاڵن هەنی ئەیچی گرن لە ڕیا 300 400 جەریمەیەکەن دەکا کەڵێکی بێژ بیان بۆی ساقەکەنم خەڵکە پاقیدەم کاراتو لێرام ئەیزم کۆشم ناڕۆدەمێگە نێبەرە چی بکەم چی بکەم لێران چی بکەم مڵاخانە بارە گوێزینەوە ئیتر 2 هەفتە 10 شەو 20 شەوینێ لەگرام مانگێ وەختی وایە مانگێ مێنینەوە لێ ئەو کەلوپەلانە چین وا ئەیگوازنەوە بەڵا پۆشاکە و ئالم عەلی باباس و هەروەها سابوونە و شامپۆیە و کولێرە و سبلێت ئیتر بەهی نەچین بە قاشاخی ئەڕۆینەوەینە ئەمان بینن ئەمان گرن و ئەمان بن حکومان هەن ئەمان هەن بەدادکە کۆڵبەرەکانی ترەوەوانە ئێنە ئەم دیوە پۆڕە گوێزنە و ئێمە بارەکەی بۆیان بینە سەر ئابم زەحمەتەوە ئابم وەسعێ ئالەم وەسعایمە بارە بینە سەر ئەوان لەو ئەی بەنەو دیوە باشە کارێتتر نییە بیکەی لە ئێرانە وەڵی تر هەر بێکاریەوەی تر ئێمە بۆیە سەرما کردوەتە ئێرە وەڵامی میمیشی لێەوە لێ تر کەنارگیریەکەی نەڕێی میمە ناڕووی نه بۆ کابرای بۆ کارە سەرمایه‌داری بۆ خۆی کاری فەقی نەبێەوەی ئەو بارەندێکی بۆ کارە سەرمایه‌دارەچێت هەر لێرە وەختوای 6 حومان کردە پارێنان بە وڵاقانێ بازارچەیاڵێ مەمنوع ئەو نابێ هاتوو چووکەن و بە پەساپۆرتەوەڵەیە بێ ئێستا بە زۆریان هەیە ئێرانی کە لێرەی شەکە لە داماویە هاتووە بۆ ئێرە پەساپۆرتیشیان نییە بازێکیان نییانە هەر مەجبورە لێوە بێ ئیتر جاری وایە بەخوایان فڕێنن جاری وایە ئەیان گرن لە گرۆی بم بۆ بازارچەکە بازارچەیە لەو ژوورە ئەو وایە شێتە ناوشار مەریوە لەوێ ئەشێ بۆ شارە لەو بازارچەوە چێ دەیبێت بە میگزەمینی و شتایی بە میگزەمین داواکارم ئەوەیە فقط لە لای خۆمانەوە لە هەر وڵاتێک تر بێ کورد فقط مافێکی پێ بهرێ کە ئاوای لێ نەکرێ چ کوردی عێراق بێت چ سووریە بێت چ تورکیا بێت چ ئێران زامی هەر تاکێک زامی هەمومانێ با چاومان لە ئاست گرفتی یەکتر دانەخەین کۆڵبەران و کاسبکاران لە میانەی گواستنەوەی و کەلوپەلانە مەترسی گەلێک وەک هەرسی بەفر کەوتنە خوارەوە لە بەرزایی سەرما و سۆڵ ڕوبەڕوویان دەبێتەوە سەرباری هەموو ئەمانەش هێزە ئەمنیەتیەکان و ئینتیزامیەکانی سەر بە کۆماری ئیسلامی کە لەسەر سنوورەکان جێگرکراون بەبێ لە بەرچاوگرتن و ڕەچاوکردنی هیچ چەشنە یاسا و پێوەرێکی ئینسانی کەمینیان بۆ دادەخەن و بە شێوەی ڕاستەوخۆ تەقە لە کۆڵبەران و کاسبکاران دەکەن هەر لە پەیوەند لەگەڵ پرسی کۆڵبەران و کاسبکاران لەسەر سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە لە ئەستودیۆ میوانی بەڕێز ڕەفیق حوسێن پەنامی ئەندامی کومیتەی ناوەندیمان لەگەڵە کا ڕەفیق زۆر بەخێر بیت سپاس بۆ ئێوەمان بینەمە کاک ڕەفیق هۆکار چییە کە ڕێژەیەکی بەرچاو لە خەڵکانی دانیشتووی شارە جیاجیەکانی کوردستان بە تایبەت شارە سنووریەکان پەنایان بردووە بۆ کاری کۆڵبەری و کاری پڕمەترسیداری کۆڵبەری ئەنجامان ئایا کارێتری نییە بکەن وەڵام هۆکارەکان گەلێک زۆرن هۆکاری سەرەکی لە ڕوانگەی منەوە فەقری اقتصادی بێکاری نەبوونی هەلی کاری دیکە و لەسەرەوەی هەمویان نەبوونی حکوومەتێکی عەداڵەت و دادپەروەر کە بتوانێت اقتصادی ئێران بە تەواو مەعنا دابەشکە بەسەر هەموو پانتایی ئێران و بە تایبەتی ناوچە سنووریەکان و کوردستان بە بڕوای من هۆکارەکان هەڵەگرێتەوە بۆ شتێک ئاستان کرد تەقەکردن لە کۆڵبەران هەمومان ئاگدارین کە ساڵانە زۆر خەبەر لەو هەواڵ و راپۆرت لەو بوارە و بڵاو بێتوە بیستین کە لەسەر سنوورەکان بە شێوەی ڕاستەخۆ تەقە لە کۆڵبەران دەکرێت و زۆر جاریش برینداربوون و کوژرانی ئەو کۆڵبەرانەی بە دواوە بووە ئایا ئەم کردەوە یاساییە و پاساوی ڕژیم بۆ کردەوەی لەو چەشنە چییە؟ نەخێر یاسایی نییە
بەڵکو زۆریش نایاساییە. پاساوی حکوومەت لە ڕوانگەی یاسای کۆماری ئیسلامیەوە خۆی هاتوچۆ پێکردنی ئەو کالانە کە بە شێوەیەکی قاچاق لە سنوورەکانە لە ڕاستیدا هاتوچۆی پێکردێت لە ڕوانگەی حکوومەتەوە ئەوە دەچێتە چوارچێوەی نایاساییەوە. بۆیە پاساوهێنانەوەی یاسایی بۆ ئەوان ئەوەیە کە ئەو سنوورانە نابێ هاتوچۆی پێکردێت ئەو کالا و شکومەک و کەلوپەلانەی کە ئاودی و دەکرێت لەم بەرەوە دەیان گوازنەوە بۆ ئەودی و دەبێت ئەوانە گۆمڕۆکاتی لەسەر بێت و بە شێوەیەکی قانونی هاتوچۆ پێکرێت. بەڵام ئەوەی خۆی ڕاستیەکەی پاساوی عومدەی حکوومەت هەڵناگرێتە بۆ ئەوەی کە کێشەکەی یاسایی بێت لە ڕابطە لەگەڵ وەزعیەتی کۆڵبەران، چۆن بۆ خۆی کۆڵبەری ئەساسەن پەدیدەیەکی تاریخی درێژماوە نییە، پەدیدەیەکی چەند ساڵەیە و بە تایبەتی لە خاوەری میانە و عومدەتەن لە کوردستانی ڕۆژهەڵات و لە ئێرانە هەیە لەسەر سنوورەکان و ئەو شارانەی یا ئەو خەڵکانێک کە خەڵکی سەر سنوور و گوند و شارەکانی سەر سنوورەکان هاتووە. بۆیە لە ڕوانگەی خەڵکەوە خۆی ئەو کارە قاچاق نییە. بۆ چۆن لە ڕوانگەی کولتوری خەڵکەوە قاچاقکردن لە ڕوانگەی خەڵکەوە بۆ مانایە کە دەچێتە چوارچێوەی ئەو کالانەی کە لە دنیا باوە وەکو مەوادی مخەدەر، وەکو ئەو شتانەی کە لە دنیا بە شێوەیەکی قاچاق ناسراون. بەڵام گواستنەوەی تەلەڤیزیۆنێک، گواستنەوەی کەلوپەلێکی بەرقی، هاتوچۆ پێکردنی بنزین و شتهایی کە چایی و ئەم جۆرە شتانە لە ڕوانگەی خەڵکەوە نەخێر قاچاق نییە و ئەوانەژن ئەو کەسانێک کە کاسبی پێوەکەن، ئەو کۆڵبەرانێک کە لە سنوورەکانە خەریکن کەسابەتەکەن بۆ بژیوی ژیانی خۆیان و لە ئەسەر ناچاری لە ڕووی ئەوەی کە هیچ بژیوی تری ژیان نییە کە پەنای بۆ ببن، هیچ هەلێکی کارتر لە کوردستانی ڕۆژهەڵاتە نییە و حکوومەتی کۆماری ئیسلامی بە درێژایی 30 و ئەوەندە ساڵ اقتصادی ئێرانی ئەوەندە شکوفا ڕانەگرتووە و لە ئین حاڵیجا بوجەی کەلانی کشوەری وا بە شێوەیەکی عادڵانە تەقسیم ناکە بەسەر هەموو مەناتقی ئێران بەگشتی و ئەلە لە خصوص کوردستان. بۆیە خەڵکی ئەو سەر سنوورانە بە ناچاری پەنادەنەوە لە ئەو کەسابەتە، چۆن نە هیچ شێوەیەتن دیە خەڵک لە بینی تۆ سەرنج بدا ئەوەندە ئەو شغڵە سەخت و فەلاکەتبارە کە خەڵک ئامادەیە لە مقابلی گیانیە پەنای بۆ ببە، چۆن هەر ئان ممکنە هەر شێوێک ئەگەر بیاوێ کۆڵێک بە قاچاق لەم سنوورە بپەڕێتەوە ڕەنگە لەگەڵ گیانی خۆیان کار بکات و تووشی تەقە و تووشی خەتەرێکی گەورەی گیانیە بێت. بۆیە ئەوەندە ناچارن، ئەوەندەی هەلی تر نین و هیچ ڕێگای ترنگە خارج لە پەنابردن بۆ ئەو شغڵە بە ناچار دەبن بە کۆڵبەر و تێن لەسەر سنوورەکانە کە ئەویش بەرخوردی کۆماری ئیسلامی و شێوەی هێزە ئەمنیەتیەکان کە ڕۆژانە هەواڵەکانە گوێبێستە بین کە 91 تا 92 ئامارێک کە بەڕپەشێوەیەکی فەرمی بڵاو کراوەتەوە کە بەدەستی زۆر نەهاتهای حقوقی بەشەری گەیشتووە، ئەوەیە کە باڵغ بە 180 نەفەر لە کۆڵبەران یان ڕاستەوخۆ تەقیان لێکراوە کوژداون یان فەلەج و بەرحەڵگیراون و یان زەخمی و بریندار کراون. بۆیە پاساوێک لە ڕاستیدا نییە، ئەوە خەڵکن بە ناچاری پەنای مردووە بۆ کەسابەتە و ئەویش هێزێکی ئەمنیەتی هەیە. کوردستانی بە چاوی نائەمنەوە بە درێژایی 36 ساڵی حکوومەتداری کۆماری ئیسلامی بە چاوی ئەمنیەتیەوە سەر لە کوردستانەکە سەرمایە گوزاری بۆ ناکە، حاضر نییە هیچ کارخانە و کارگا و هیچ شغڵێک ترێکی بۆ فراهەم بکات ئەگەر خەڵکی سەر سنوورەکانیش بە دەلیلی ئەوەی کە ڕەوابەتێکی عاتفی بنەماڵەیی و خێزانی و کوردی نەتەوەیان هەیە لەگەڵ پارچەیەکی تری کوردستان و بۆیە ئەو کارە ئەتوانێت هەلێک بێ بۆ لانەکەم بژیوی ژیانی خۆیان بۆ ئەویش بە پاساوی یاسایی کە ئەسڵ و ئەساسی نیە لە کۆماری ئیسلامیدا بتەقان لێکات و دەبینین کە ئێمە شاهدی چه هەواڵهایەکی دڵتەزیینە بێن. زۆر سپاس کاڕەفیق، پێشنیارتان بۆ بنبڕکردنی دیاردەی تەقەکردن لە کۆڵبەران چییە؟ لە ڕاستیدا پیشنیارێکی تایبەت نییە کە تۆ بڵێت پیشنیاری من ئەوەیە، بۆ خۆی هەر پەدیدەی کە سەر هەڵبدات دەبێت بگەردە بۆ سەرچاوەکانی بۆ هاتووە، دەبێت ئەو سەرچاوانەی ئەو عەواملە ئەو شتانەی کە باعەس بوون کە ئەم پیشە دروست ببێت و خەڵک پەنا ببن لە ناچاریە بۆ ئەم شغڵە دەبێت ئەوانە چارەسەر بکرێت. یەک ئەگەر چی بەڕای من هەتا کۆماری ئیسلامی ئەم حکوومەتە لەسەر کار بێت
بە بڕوای من نەک پیشەی کۆڵبەری بە تایبەتی فەقر و فەلاکەت و بێکاری و ئەو معزەڵاتەی کە دامەنگیری ڕۆژانەی ژیانی خەڵک بۆ لە کوردستانی ڕۆژهڵاتە قەت بنبڕ نابێت بۆیە دەبێت حکوومەتێک جێگوزینی ئەم حکوومەتە بێت کە بە شێوەیەکی عادڵانە سروەت و سامانی ئەو وڵاتە دابەش بکە بەسەر خەڵکە و لە ئەن حاڵە هەلی کاری تری بۆ بڕەخسێنێت کارخانە و کۆمپانیاهایی بۆ دابین بکات و شوێنی شغڵی بۆ فراهم بکە کە خەڵک پەنا نەبن بەوە خارج لەمە هیچ ڕێگای تر نییە لە ڕاستیەکەیە بەم شێوە سیستمێکە حکوومەتی ئێستای ئێران بەڕێوە بن هیچ ڕێگایك نییە بەڵام ڕێگاکەی ئەوەیە کە تۆ لە ئەستەر فشارەوە فشارهای نەهاتهای حقوقی بەشەری دنیا بە تایبەتی خۆشبەختانە دەبینین بۆ خۆی بووە بە مۆزوعێکی دنیای ئێستا دنیا مەبەستم لە هەموو ئاستی دنیا بەگشتی نییە بەڵام لانیکەم لە نێو کوردەواری خۆمانە لە مەحافلهای نێونەتەوەیی و لە نەهاتهای حقوقی بەشەری دنیا ئەم مەسەلە خەریکە تاوتوێکریت و بووە بە مۆزوعی ڕۆژ و لە سەرەوەی هەمویان دەبینین لە راپۆرتەکانی ئەحمەد شەهیدا بە تایبەتی لە دوو راپۆرتی ئەخیریە بە شێوەیەکی ئاشکرا و بە شێوەیەکی جددی باسی ئەم مەوزوعا کات و کە وا بەیانیەکە کە بە شێوەیەکی سیستماتیک کۆماری ئیسلامی تۆمەتبار دەکات یان تاوانبارەکە بە شێوەیەکی سیستماتیک لەسەر سنوورەکانی خەڵکی کۆڵبەران دەکوژێت بۆیە من پێم وایە فشارهێنان لەلایەک و ئەم معزەڵە گەورەکردنەوەی ئەم مەوزوعە و ناساندنی و سەرنجڕاکێشانی نەهاتهای حقوقی بەشەری دنیا بەلای ئەم سەرنجە ڕەنگە بێکاریگەل نەبێت بۆ ئەوەی خەڵکی بۆ ئەوەی کۆماری ئیسلامی هێزە ئەمنیەتەکانی ناچار بکە بۆ ئەوەی تەقەی ڕاست تەقە نەکەن لە کۆڵبەرانی سەر سنوورەکان. ئایا حەجمی و کەلوپەلانە کە بە قەولی خۆیان بە قاچاق وارد دەکرێت ئەوەندە زۆر هەیە کە ئەگەر گومرگی نەدرێت زەرەرێکی زۆر گەورە لە ئابووری وڵات درێت؟ نەخێت تۆ ئەگەر لە خۆیان بپرسی باش شەرحیەدەن ئەو ڕۆژانە بەدەیان تەن مەوادی مخدر و کەلوپەلی گەورەتری قاچاقی نێونەتەوەی لە سنوورەکانی ئێرانە ڕەدوو بەدڵ کردگیت لە چەکەوە بگرە لە مەوادی مخدر و لە دەیان شتی ئاوە کە بۆ خۆی سپای پاسداران کە باندێکی مافیای منتەقەیە بۆ خۆی ڕاستەوخۆ دەستی هەیە و لە ئاودیکردنی ئەمانە هیچ کەمی گۆمڕەکات نادەن و ئەساسەن ئەوانە ناچنە ژێر سەیتەرە و ناچنە ژێر هیچ قانون و یاسایی بەڵام یاسا لە کۆماری ئیسلامیە یان ڕاستەخۆ بەرۆکی هەژار و فەقیرەکەی گردووە بەرۆکی ئەو کەسابەت ئەو کاسبەی گردووە کە من عەرزم کردی لە ناچاریە پەنای بردووە بۆ ژیانە دەبینی ڕۆژانەیش کە ئێستا سنی میانگینی سنی ئەو کاسبکارانەیش هاتوۆتە خوارەوە مناڵی 12 ساڵی هاتیە ژنانی تایە ئەم کۆڵبەرانە ئەمانە بۆ خۆیان هەر کامەیان لە ڕوانگەهای مختلف و ئینسان نەتوانێت بەڕەسی بکات تاوتوێ لێکە و سەرنجی دنیایی بۆ ڕابکێشێت مناڵێکی 12 ساڵ بۆ ئەبێ کۆڵێکی 50-60 کیلویی لە کۆڵ بنێت و لە سنوورێک لە ژێر بەفر و هەرس و باران و موسیبەتهای دیکە لەبەر بژیوێک بۆ چەند ڕقاس پۆل کە هیچ ئەساسەن هیچ ناتوانێت کاریگەریکی بێت لە ڕەوتی بەرەو پێشوونی ژیانی ڕۆژانەیە و مەعیشەتی واقعی خۆی نییە ئەم چەندە پۆلەکە پێ ئەدەن بۆیە من پێم وایە نەخێر ئەو کالاچکۆلانە ئەگەرچی ئێستا خۆی کۆماری ئیسلامی ئەوەش ئەوەتان عەرز بکەم کۆماری ئیسلامی ئێستا تازەگی لە ئەسەر فشارێکی نێونەتەوەی و دەرونی خۆیەوە مەرزەکانی قانونی کردوێتەوە و بۆ خۆشی تاڕادێکیش هێشتویە کە ئەم کەلوپەلانە بە شێوەیەکی قاچاق کارتی پێیانداوە کە ڕۆژانە توان عبور بکەن و تەرەدەت بکەن لە مەرزەکانە بەڵام ئەو کارتێک کێ پێداوە کۆڵبەری ئەگەر کەلوپەلێکی مەسەڵەن بۆ نمونە ئەگەر تەلەڤیزیۆنێک هەڵبگرێت کە هەن توجارێکی خەڵکی ئەم دیوە بیگوازتە بۆ ئەو دی و لەبای ئەو کۆڵی ئەگەر 50,000 پێ بدەن دەبێت 20,000 بدا بە سپای پاسداران و بیدا بە مەرزبانەکان بۆیە لێرەیشدا حکوومەت ئەگەر قانونیژی بکاتە و گۆمڕۆکات هەل لەسەر هەژار و فەقیر و لەسەر کۆڵبەرەکە دایناوە وانییە سنوورەکانی ئێران سەر تاسەری ئێران هێندە قانونی و ڕسمی بێت کە هەموو شتێک بە شێوەیەکی یاسایی تێپەڕێت. بەڵێ زۆر سپاس ڕەفیع حوسێن پەناهی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سپاس بوو بەشداری لەم بەرنامە. سپاس بۆ ئێوەش.
ئەستاندنی گیانی مرۆڤێک بە هەر هۆکارێک دژی یاساکانی مافی مرۆڤایەتیە. ڕوانینی کۆماری ئیسلامیش سەبارەت بە کوردستان هەمان سیاسەتی دوژمنکارانەیە کە لە سەردەمی هاتنە سەرکاریەوە هەتا بێستاش نەگۆڕدراوە و قەتیش ناگۆڕدرێت. هەر بۆیە بە ئاسانی و بەبێ لە بەرچاوگرتنی هیچ یەک لە پێوەرە ئینسانیەکان بڕیاری تەقەکردن لە کۆڵبەرانی کوردی دەرکردووە و ساڵانە شاهێدی کوشتن و برینداربوونی سەدان هاوڵاتی کوردین کە تەنیا تاوانیان هەوڵدان بۆمانەوە لە ژیانە. وشەی کۆڵبەر تەنیا لە لای ئێمەی کورد ئاشنایە و لەوانەیە لە ئاستی جیهانیدا و تەنانەت ڕێکخراوە جیهانیەکانی پشتیوانی مافی مرۆڤ وشەیەکی نامۆ و بێگانە بێت. کەمترخەمی بەرپرسانی دەوڵەتی لە هەمبەر ڕەخساندنی هەلی کار بۆ دانیشتوانی ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی خەڵکی کەمداهات و هەژاری ناوچە جیاجیەکانی مەجبور کردووە بۆ پەنابردن بە کاری زۆر مەترسیدار لەوانە کاری کۆڵبەری و کاسبکاری لەسەر سنوورەکان. کاتێک کۆڵبەرێک لە بۆ سنوور بەڕێ دەکەوێت بە مەبەستی کارکردن و دەستخستنی بژێوێک ژیانی بۆ خۆی و بنەماڵەکەی هیچ گارانتیەک بۆ گەڕانەوەی بۆ ماڵەوە و بۆ لای بنەماڵەکەی بوونی نییە، چونکە ڕاستەوخۆ هێزەکانی کۆماری ئیسلامی و بە شێوەی یاسایی دەتوانن تەقیان لێ بکەن و بیان کوژن. بینەرانی بەڕێز بەم شێوەیە گەیشتینە کۆتایی یەکەمین بەشی بەرنامەی زامەکانی کۆمەلگا. ئێوەش بە ناردنی وێنە و راپۆرت و ڤیدیۆ یارمەتی دەربن بۆ دەرخستن و دۆزینەوەی ڕێگاچارە و هەتوانێک بۆ زامەکانی کۆمەلگاکەمان. ڕێگاکانی پەیوەندی گرتنتان بە ئێمەوە بریتیە لە facebook/زامەکانی کۆمەلگا، جیمەیلی بەرنامە zam.komalga@gmail.com و هەروەها وایبر و واتساپ بە ژمارەی 2094 772 463 88 54. تا دیداری داهاتوو هەر بژین بە سەرفەرازی ماڵەوە. خۆشەویستانی بینەر پێتانی ڕادەگەێنم کە بەرنامەی داهاتوومان تەرخان کردووە بۆ پرسی منداڵانی کار و شەقام. ئێوەش دەتوانن بە ناردنی هەواڵ و راپۆرت و وێنە و ڤیدیۆ یارمەتی دەربن. تا دیداری داهاتوو ماڵەوە.